سڵاو لێبێ سڵاو لە توش بێ باشی کاکە سپاس دەکەم ناوی بەڕێزە شکر کاک شکر شکری خوا دەکەی باڵێ شکری خوای دەکەم دایم شکری خوا دەکەی دایم شکری خوای دەکەم الحەمدولله لە شستاغ بێ بەچێوە سەرقاڵی والله تڕە لێ داژۆم لە شستاغ ئیشەکەتان زۆر قورسە والله قورسە شەوان دەبی زوو ئەستی شەوان عادەتەن سەعات چەند هەڵدەستن بۆ کارکردن 5 پێنجی بەیانی قەلبتان ساغ بێ ئیشەڵا لەسەر جادەش یارمەتی شۆفێرەکانی ترێن ئەرێ والله پێشەوە چۆڵە بڕۆن بەخوا من یارمەتی دەم بەسەر ساق یارمەتی نادا وایە ئەچیان پێڵێ ئەوانی کە یارمەتی نایەن بە خدای ئەوەی بەختەمە نێبی باشە ها یارمەتیان دەبەس ئەوان هەندێک مندار پێیا بنێ وای 91 و 92 ئەوانەنا بەڵێ ئەوانە حساب بۆ کەس ناکەن وایە ئەبێ ئێمە دایم هاوکاری کەسانی تر بەرامبەرمان بکەین چ تەمەنیان گەورە بێت تەمەنیان بچووک بێ وایە وایە لە شتان ساغ بێ ئیشەڵا چۆن هاتوویتە فامیلی مۆڵ وەڵی ئەمن بەخۆم زۆر عەزم لە ڕۆیشتنە بەڵێ هەماتمە جەوەشی بگۆڕم زۆر چاکێ کردووە هاتچمە بڕێک بە پێیان بڕۆم لێرە زۆر چاکێ کردووە لەش ساغ بێ بەو هیوایی هەموو کاتێ تەندروست باش بی ئیشەڵا پرسیارێکمان ئامادەیە ئیشەڵا پرسیارەکەمان ئاسانە بێت باش پاترا ناوی شوێنێکە پاترا پاترا دەکەوێتە چ وڵاتێکەوە ئاسان کارێکم نادەیت وەڵامێکم پێ بڵێ ئەگەر ئەوە نەبوو پێت ئەڵم بیگۆڕە یارمەتیت ئێم سین نا بیگۆڕە ئەڵمانیا ناوەڵا بەداخەوە وەڵامەکە هەڵەیە شتێکی خۆشمان پێشکەش ناکەیت کاکشکور بەخوای دەنگم خۆش نییە شەر نییە گۆرانی بێت ئەتوانی بەسەر هاتێکی خۆش لە کاتی کارکردنا چ شتێکی خۆش بەسەرا هاتوو بۆمان باسکە وڵی بەسەرات زۆرە بەس دەوە دەمەی شتێک ئەها جاریوە هەیە شتێکمان بەسەرە لە ژیانمانە لە هەر شوێنێکا بیرمان بێتەوە پێکەنی نەمانگرێت شتێک ئەمە شەش براینە خوا لە یەکتان نەکا لەگە یەکیان تقریبان ساڵێکمان بینە بەس عین زمچین بەڵێ چونی زاری سایقی نوکەینەوە بەڵێ لە پەنجەرەکەی ئەشیاکانی خۆمدایێ ئێمە نو کردەوە براکەم لە دوای من چۆ ژۆرێ یعنی سەر خۆی بردە ژووری گوتی تازە بۆم نەکردی گوتی ناوە لە برام گوتی کابانجیکەوە وەرتمان پێکەوە سەرمان بردە ژۆرێ گوتی بێک ئینجازە چیوە دەڕۆم ڕۆ لە شتان ساغ بێ تەمەندرێش بن ئیشەڵا زۆر سپاس بۆ بەشداریکردنە کاتێکی خۆشخوا لەگەڵ زۆر سپاس